دوای ئەوەی کا بەش ژمارێکی زۆری مسلمانان ڕویان لە مزگەوت کرد بۆ نوێژی جەژن و بە کۆمەڵ جەژنە پیرۆزە و گردن ئازادیان لە یەکتری کرد و لێرە مەراسیمی جەژن کۆتایی هات هاوڵاتیان لێرە بە دواوە دەگەڕێنەوە ماڵەکانیان نانی جەژن دەخۆن لە دوای نانی جەژنەوە اینجا جەژنە پیرۆزە لە دەر و دراوسێ و خزم و کەس و کاری و یەکتری دەکەن و پاشانیش لێرە لە دەڤەری ڕاپەڕین ژمارێکی زۆری هاوڵاتیان قوربانی دەکەن اینجا دەست دەکەن بە پرۆسەی قوربانیکردن و سەربڕینی ئاژەڵ و با بڵێن جێژنەکان لێرە گەرم و گوڕ و جیاوازترن ئێمە ئێستاش هەر لە مزگەوت ماوینەوە دوو هاوڵاتی لەگەڵمە دەمەوێت لەگەڵ ئەوان قسە بکەم. کاگێ سەرباز جەژنت پیرۆز بێت ئەم چ پامێکتان هەیە لەم ڕۆژەدا بە بۆنەی جەژنی قوربانەوە. زۆر سپاس جێژن لە ئێوە و لە کارمەندانی بەڕێزی کورساتیش پیرۆز بێ جێژنە پیرۆزەی قوربان لە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەم بە تایبەتی لەم ڕۆژەدا پامێکم هەیە پێم وایە ئەم قۆناغەوە دەخوازە ئێمەی کورد هەمومان کۆدەنگ بین هاودەنگ بین کە سەرڕای ئەو هەموو نەهامەتی بەسەر میلەتەکەمان هاتووە سەرڕای ئەوەی کە لەم ئەم جێژنەمان بێ موچە بەڕێکرد بەڵام پێم وایە ئەمە ناکاتە ئەوەی کە ئێمە بتوانین لێکترازانیان لێکتێنە گەیشتن هەبێت لە نێوانماندا حەقە ئێمە بەڕاستی وەکو کورد یەکدەنگ و کۆدەنگ بین بۆ ڕوبەڕووبوونەوەی هەموو ئەو ئەگەرە نەخوازراوانەی کە ڕوبەڕووی میلەتەکەمان دەبنەوە. سپاس دەکەم ڕەنج هاوڵاتێکی دیکەم لەگەڵا دەمەوێت لەگەڵەوە قسە بکەم جەژنی جەنابیشت پیرۆز بێت لەم ڕۆژەدا جەنابەت چ پامێکت هەیە بە بۆنەی جەژنی قوربانەوە. جەژنەی قوربانی پیرۆز لە هەموو لایەک پیرۆز دەکەم لە هەموو گەلی کوردی مسلمان هیوادارم ئەو جەژنە ببێت تەمای خۆشگوزەرانی و شادی و کامەرانی بۆ تەواوی گەلی کورد. جەژنی قوربانی ئەو ساڵ لە بارودۆخێکی نەخوازراوی ئابووریدا بەڕێمان کرد بەڵام ئینشاڵڵا هیوادارین لە داهاتوودا بتوانین خۆشگوزەرانی زیاتر بۆ میلەتەکەمان بەدی بێ و جەژنی هەموو لایەک پیرۆز بێ. جەژنی جەنابیشت پیرۆز بێت بەڵێ ڕەنج وەکو لە وێنەکانیش پێشتر بینیت مەراسیمی نوێژی جەژن لێرە کۆتایی هات وەکو باسم کردواتر هاوڵاتیان دەست دەکەن بە جەژنە پیرۆزەکردن لە یەکتری.